وتنسيرا وفاقيالنا قلو قل إزارا دل جغير يبي هنار قيالنا تمام بإزارا دل جغير يبي قيالنا تمام بإزارا Jar seyrede yan yan Har geyiş olmaya Vina çeğemel aziz Bastan ve kolmaya Vina çeğemel yan yan Bastan ve ضليدي ونمي اوغيالنا رجعنا شولي تو شيخي ما نجي اوغيالنا قد جي وكولي تو شيخي ما نجي نار قيالنا قد جي وكولي رنگ زردی مینا خزان بینزیر وسیمن سیزا خوار دوا کرا دردی وسیمن سیزا دوا کرا دردی بەنامی خۆی گەورەی وینەرە وەشەویستەکە کەناڵ و ئاسمانی و پەیامی سڵام و خوای تاوە نەبوو جەهر لایە هەندێ بەبوونە و جەژنە و پیرۆزە و ڕەمەزانی وە پڕ بەدڵ جوانترین پیرۆزبایی تاوەنەکەرمی هیوادارێن مێ گر لایە تا بەوەشی بە بەختەوەری بە کامەرانی ئی جەژنێ بەسەر بەردێ و ڕوەکە ژیانی تا خۆی گەورە پەرشاکەر و جەوەشی و بەختەوەری ئینشاءڵڵا ئێمە پێسە کەناڵ و ئاسمانی پەیامی بڕیارماندا چەنی ستافێەوە ئازیزی هەورامانە جەژنەکەرمێوە چەنی هەورامیە ئازیزەکە جە هەورامانی سەربڵند چا بنارە وەشەنە دلێ باخ و باخات و هەورامینە چەنی هەورامیە وەشەویستەکە چەنی دەسێت جە خەڵک و هەورامانی جە پیایە جە خانما جە زارۆڵا ئی جەژنێمە کەرمێوە ئینشاءڵڵا من پڕ بەدڵ سەرەتا و بەرنامەکەیەوە سپاس و گر لایە کرد و بە تایبەتی خەڵک و هەورامانی دەگا ئازیزەکە هەورامیەکە ئا خەڵکێ بە تایبەت کە ئێشە و عەزیەتما دێ و بەبوونە و جەژنێوە مەجلیس و دیوەخانێمە پەنە گەرم کردێ و هەندێ جە قسە و باسی کەلتوری و عادەت و عرف و هەورامانی و جەژنە پیرۆزە و عیبادەت و وەرێستە و نیشتەیرەی و بەڕێکەردەی بۆنە ئاینیەکە و بۆنە نیشتیمانیەکە جە هەورامانەنە گفت و گۆچەنە کەرمێت من چی مەجلیسە نازارەنە کە بە سوپاسۆ کە پڕ بەدڵ سوپاساکەر و جە دەگا و زەڵمینە جیاتی هەورامانی ئازیزی مەجلیسەکەمە ساز کرد و ئانە پەنەما کریا و مەجلیسەکەما گرتش نوێنەر و دەگایەکە هەورامانی ما خوڵکە کردێ و ئایچ بە دەستوەشی فرەوە دەماوە ئامێ و مەجلیسەکە شاڕاز نایمێوە منانە کە نامێم تۆمارکردن و ئیسەی نالامە و چی مەجلیسە ئامادەن ئارستاکەر و پەنە تامشناس و وەشەویستەکەم کاگە عەبدوڕەحمان حەمالی و کاگە عارف عەباس جە دەگا و هێڵان پێ فاروق کەریم و محەممەد یاسین و مامۆستا لوقمان سادق و کاگە عەتا شەریف جە دەگا و زەڵمی چەنی کاگە حاجی فاروق
جا دەگا و هانە و قوڵی شێخ نەجمەدین شێخ سدیق سەرگەتی جا دەگا و سەرگەتێ مامۆستا جەمال بێدار جا دەگا شێخانەوە کاک حەمە ڕەشید حەمەخان جا دەرە و مەڕێوە کاک وەهبی و کاک یعقوب هونەرمەندی دەنگوەشێ دەگا و سۆسەکانێەوە کاک محەممەد سابر حەمە ساڵح جا ئەحماواوە یاڕەبی گرلە تا خێر بێدێ هەروەها دەسێوە خانمی عزیزێ کە مەجلیسەکەشە ڕازانمیەوە ئیسە چەنی مامادێنێ ئایش نەزیرەخانە و سەبریخان و کەوسەرخان و سەحەرخان و سیماخان ئیسەینێ مەجلیسەکەنە خێراما و گەرم و ئایشەج کەرمی گرلە تا خێر بێدێ سەر و چەما گرلە تا خێر بێدێ دووبارە مەجلیسەکە تا ڕازناوە ئینشاءڵڵا پێوە ڕوویە جەڕوەکە جەژنە و ڕەمەزانی بەسەر بەرمی بەوەشی بە قسە و باسێوەش بەگەڵنایەوە بەسەرهات و عرف و عادەت و کەلتور و ئەدەب و هونەر و هەورامانی هەم پەیام و هەم فەزا و ڕاگەاندن و کوردستانی و هەم مەجلیسەکەی ماشەڵڵا پەنەشە ڕازێنمەوە سەرەتا مامۆستا لوقمان جەناوی تۆ دەستپەنەکەرمی هەمیشە هەورامان بەشە گەورەکەش بە دینداریە شناسیان چی مەجلیسە عزیزانە جەنابەت ئەگەر پێشەکی ئەمە پێی فەرماوی سواست کەرمی فەرماوە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی و مامۆستای بەشەریەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی سەرەتا بە خێرهاتنی کەناڵی پەیامەکەین خوای پەروەردگار موفقتان کات و بەرەکەت بخاتە دین و دنیاتان و لە دنیادا سربەستان کات و لە قیامەتیشدا ڕووسوری بەربارەگای خۆی بە خێرهاتنی هەموو لایەگەکەین لە میێوانەکان لە خوشکان و برایان ئێمە لێرەدا کە کۆبووینەتەوە بۆ ئەوەی باسێکی جەژن بخەینە پێشچاوی موسڵمانان سواز بۆ خوای پەروەردگار کوردەواری هەر هەمووی بەگشتی و هەورامان بە تایبەتی لەگەڵ هاتنی پەیامەکەی پێغەمبەری عزیزدا صلی الله عليه وسلم دەست لە ملان بوو و لەگەڵ ئەو پەیامە پیرۆزەدا بە ژن و پیا و گەنج و پیر و لاوە باوەشی پیا کرد و تا ئێستاش بەردەوامە و تا ژیان بێ ئینشاءڵڵا هەر بە بەردەوامی ئەمێنێتەوە و دوای مانگی ڕەمەزانی پیرۆز دوای ئەو هەموو عیبادەت و بەندایەتیە گەورانەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجامدرا دوای 30 ڕۆژ لە گرتنی ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز و دوای ئەوەی کەوا مزگەوتەکان بە زیکر و یادی خوای پەروەردگاری باڵادەستی میهرەبان ڕازایەوە دوای خوێندنی ئەو هەموو قورئانە گەورەی لە سینگی موسڵماناندا ڕەنگی دایەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دوای ئەو هەموو زیکر و یادە گەورەیە کە جەژنی ڕەمەزانی پیرۆز هاتە پێشەوە کە پێی ئەوترێ عید الفطر واتە جەژنی ڕۆژ و شکاندن دوای 30 ڕۆژ لە برسێتی و تینوێتی و خۆگرتنەوە لە هەموو ئەو حەڵاڵانەی کە خوای پەروەردگاری باڵادەستی میهرەبان لە ڕۆژانی تردا حەڵاڵی کردبووە موسڵمانان سوپاس بۆ خوای پەروەردگار موسڵمانان بە گەرم و گوڕیەوە بەرەو مزگەوتەکان کەوتنە ڕێ بۆ ئەوەی دڵیان لە یەکتری پاک بکەنەوە بۆ ئەوەی جائزەی خوایی وەربگرن لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوەی ئەو برایەتیەی کە خوای پەروەردگاری باڵادەستی میهرەبان لە ئاسماندا قەراری بۆ دەرکردووە و بە ئینەمە المؤمنون ئیخوا لە قورئانی پیرۆزدا نەخشاندوویەتی لە درێژای ڕۆژگاری تەمەنی موسڵماناندا بە عەمەلیکەن و ئەو برایەتیە تەطبیقکەن و دڵ و دەرونیان پاک بێتەوە بەرامبەر بە یەکتری ئەگەر خوا نەخواسە پێش ڕەمەزان یان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا شتانێکی بچووک هات بێتە پێشەوە لە جەژندا هەر هەمووی لا ببرێ و برایەتی و تەبایی و محبەت جارێکی تر نوێ بکرێتەوە و بە ئاسوودەی و کامرانی جەژنی پیرۆزیان بەسەر بەرن. زۆر سپاس. عەلەیکە سەلام. دەستی خۆش بێ مامۆستای بەڕێز. کاک حاجی عارف ئەگەر پەنەماواچی هەورامانەنە چەنی جەژنەکرێنە خەڵێک دما و یەک مانگجا عیبادەتی جەڕۆچە گێرتەی خەڵک و هەورامانی چەنی جژن شادەسپەنە کردێنە و بە چ نوعێوە گردن ئازادی و سەردان و یەکتری و هاتوچوو یەکتری شاکردن. بسم الله الرحمن الرحیم
ماکەکە کوێنزی کردیوە بەنامەی خۆی گەورەی و مێرەبانی کاک ئەڵاریان جەژنە ئەوسا باس و جەژنە و ئەوسا ئێمە کەمی زەمانە ئێمە بەڵێ زەمانە و زووی شەتەکانێ جەژنە بریتیبی جەکردن ئازایی ماوسی ڕوو ڕەمەزانی گرکە دلوێ پێی مزیی بەڵێ جەمزگینە ئیتر ئیمامۆسا بەڕێزی ئەوسا لوێنی میحرابەکە و پێغەمبەریانی سەلی الله علیه وسلم میحرابەکەنە شمشێرێداری نیشتە نەبێ کردمادانمێ ڕەنگادی نییە بووتا دماینە ئیمامۆسا بەڕێزە ئەتر دەست بەنەکەری دەربارە و حەدرەت و ئیسماعیل و ئیبراهیمی دەست بەنەکەری ئێتر ئی خەڵکە گرت دەستکەرێ نسکیای خەڵک فرە مسلمان بێ ئاسەردەمە خەڵک دڵش پاک بێ ئانەیش ئەگەر ڕۆچێژ نەگێرتێ بوو ڕۆچێشتر نەبی بوو دیوەنە لێ پێ مزگی وەروانەیە ئەگەر ڕێژە ڕوا دڵش گەردێژ گێرتێ بوو وەروانەیە بلو بەرەو مزگەکەی نەمردورە تا جەژ نەکری و بزیۆرە گەردە نادایی کەرۆ ئەو فێتەریشما بێ ئاسەردەمە خەڵک نان بەرێ پێی مزگی هەرچەندی کە بەیانی بەڵێ دما و وتار و مامۆسایی گرکە جار دێنێ ئانە ئەگەر بیە بێ دەست چێش ئاوتی تەردەم و ساوەری بێ و ساوەەکەی کەرێنێ بە پڵاو ساوەەکەی کەرێنێ بە پڵاو بەرێنیش پێی مزگی چەنی برنجی بەرێنج پێی مزگی گرکە وەر و ئانەیە ئیر نمەکە و ئەوی کەرە ئەو نمەکەوی کەرو جا نمەکردەی دما و گەردە نازایی دما و نمەیەکی دما و جەژنی دەستکەرینی نانوادەی نانیش دلی چیشی لە بێ نانەشانە بێ دما ئانەیە نانەکە شاواردەی نانەکە چیش مەرێەوە کۆشکەرینەوە مجەوەر بێ خاڵم خاڵم بێ دێنش بە خاڵمەکەی بەنش پێی خاڵمەکەی و بادێچش منی وەک یانینش پێی هەتیمەکە و پێی ئانیشا ئەگەر کەم دەستی بێنی جا چێتر چانەیە ئەگەر خەڵکانێ پێتە مامۆسای فەرماوە کوچارێ دڵش گەردەش گرتە بێ و ئیلاوەلا وەڵی ئانێنەتر دماونانەکەی ڕیشەرمی مابینی واچی تاقە سوارەکەی شەوی مێحراج سەیدی عالەم محەممەد سەڵاوات ئیگرد و خەڵکێک دەستکەری گرەوای گرد بە گرەوایەوە بە فرمێت متەیەوە بەڕێوانە لێوە دماوانەی کە باجەکە حەمەڕەشی پەرسمی حەزکەری کاک حەمەڕەشیشمە چی ئیزافێەوە تا بێ دەرەوە مەڕێ مەسەلەن هەر هەمان چێ بێ کە کاک حاجی عارفی باس کرد یان دماوانەی کە مزگی تەمامی خەڵک چشکەری پیانی سەردان و یوترینی دما مزگی بسم الله الرحمن الرحیم بەنامی خۆی گەورەی دما مزگی گەردەنازایی خەڵک زیێرە ئەتە خەڵک گنێت دەگا یانەویانە گێڵێنێ گەردەنازادی هەر کەس چەندێک کەس عادز بێت دوێنێ ئاشتێ بێنێەوە و مامۆسا چەنی تا گەڵەیە هەروێ تا بەڵێ مامۆسا گێڵێ و خەڵکیشە بەجیا گێڵێ و دما پێوەرە گێڵێنمی بەڵێ بەڵێ ئەتەانە عرف و عادەتمان بێ من قسەکە عارفی فەرمووە پێی مەسەلەن بابەت و شیرینی و پێشوازی کردەی و زیاتر شیرینی ئاوتی مامۆسا مەگە شیرینی نەبێت چێ بزە وەزێ نام هەنجیرێ نام هەچ کوچێ ئان هەچیانە دەستە حاڵی نەبێ بەڵێ ئان چێ باو بینێت لێمانە گێ خەڵک گێڵنێ دێ بە مێمانەکە و دێ بە خەڵکەکە گەگەڵێنێ گەڵە نازایی کارێنێ زیاتر مەسەلەن تەفرەقە بێ مەسەلەن ناکۆکی بێ چا جەژنانە گرت بە شێوە جەشێوەکە چارەسەر کردی ناکۆکیە بێنێت دەگەبز دەرەوە مەڕێ یەک زەلام نەبێت ڕۆ جەژنێ بێژاک بڕیا بۆ ماوە قسەشانەکەی با چار و جەژێنە دڵشا گەرم بێ و ئاشتێ بێنێەوە پێی بابەت و لیباسی تازەی و پۆشاکی لیباس وڵا لیباسی پسەی سەی نەبێت لیباس ڕەنگە 20 نەفرێنە دوێ نەفەی لیباسا تازە بێ لیباسا تازەکەدەوە خەڵکۆسە فەقیر بێ هینش نەبێ دەرامەت و پسەی سەی نەبێت دەرامەت شان نەبێ کە کەس لیباسی تازە کەڕنەوە خەڵکێک کەم ئانەش بێ بڵێ دەستاوەش بۆ ملمێ لە جەناب و مامۆستا جەمالی مامۆستا جەمال تۆ چ ئیزافێوەتان خەڵکو هەورامانی چەندی جەژنەشکاردێنە ینی ئیبەڕێزێ بە تەمەن و وێشا باسوانەی شاکرد کە مزگی چ عرفێش چەنە بیەن مەسەلەن دمایی چەنی گێڵانی سەر و یۆترینیرە تۆ چی ئیزافێوەت هەن پێی دیندار و خەڵکو هەورامانی پێوەستە و نیشتێرەی خەڵکو هەورامانی جەژنەنە خەڵکو هەورامانی چەندی تاوانش تایبەتمەندی وێش بۆش جەژنانێ بەڵێ بە نامی خۆی تاق و تەنیای جەژنە مبارەکی جە سەرانسەر و موسڵمانە دنیای بەعام و کوردستان و بە تایبەتیتەریش ملەت و هەورامانی کەر و
جژنەوە گلێەوە مبارەکە بۆ ئینشەڵا بەوەشی گێڵۆ سەرما و وڵاتەکەمە و ملەتەکەمە ڕۆ ئاسایش و ئەمنی وەش و عال بن و خەڵک وەشگوزەران بوو. بەڕاستی جەژنە ئۆسای و جەژنە ئیسایی فەرقێ فرە گەورە جەبین شانەبیان وەخت وێش هەر پێسا برایە باشاکرد زمانێ دماکەوتە بێ هەم جەناحی و سەقافەتی هەم جەناحی و دەرامەتی و اقتصادی و خەڵکیش پێسا ئیسای وایەش نەبێ ئەکە جەژنە ئامێوەڕۆ تامی خەڵکی کەرمی بە دوێ بەشێ پیاکی کە مەسئولیەت و یانەی و مەسرف و جەژنێ گنێ گەردەنشا تا ڕادێ خەم و ناڕەحەتی ڕۆژاکەرێنە چونکە زەر نەبێ دەرامەد نەبێ خەڵک کەم دەست بێ ئەشیە جەژنێش بێ چێوش حەزر کردە بێ پێی وش و پێی ژەن و زاڵەکەش ژەن و زاڵەیش نەفامێنێ ساحیبیانە یاخۆ ئانە کە سەر پرشتیارە ئیناچەکێشێنە ئای بە تەبیعەت جەژنەوەش مناسبێ وەشیە مناسبێ مبارەکە کە ژەنی پەنەشاوەش بێ وەزاڵی زیاتر پەنەشاوەش بێ ئێتر گر کەسگنەی کردوکۆ پێی حازرکردەی پێی جەژنێ پیاکی ئاچیوی کە ئەشێ بێنی جەژنەنە حازر شاکردنی و زاڵەکیش بە شەوقۆ کە ئینا ڕوو جەژنێن و ژەنیش هەر وەشیشانە جەژنە ئینە جلێ تازە کەڕونە یاخو جلێ پوختە کەڕونە ئاوەختە پێسەی سێگر کەس بەرگێ تازەش نەبێ ئابەرگا هەکەبێ هەر ئانەبێ بەڵام بە شکڵێ پاک و پوختە شووری و وەش حازر کەرێ زاڵە وەشیانەوە کە ئینا برنجینەوە ڕۆ جەژنە و ئێتر چێوەڵ نەبیێن پێسەی سێ نەبیێن گڕێ خەڵک جارێ دوو جای برنجوەرە برنج تاسۆق بێ ساڵێت چەند جارێ نەوریە ئەنجا ئێتر مناسبێش بێ گرد و خەڵکی جایەنە شعور بە لەزەتێ ڕۆحی و بە لەزەتێ دینی کەرێ بەڕاستی خەڵک و هۆرەمانش خەڵکێ مسلمان بێ خوا ئەشناز بێ ئیمانشا پاک بێ بەخوای سەقەشا بەخوای فرە بێ و گرد و حرکاتەکە جەژنیشا بە مبارەک زانێنێ و بە تەماری ئەجری بێنێ جەلایەن و خوایۆ ئێتر ئاشەوە ڕۆ جەژنی هەکە کەس وەشینە نەوسێنێ بە تایبەتی ژەن و زاڵە ئاوات شانەبێ ساعبێ کە جەژنەکردی و ئێتر هەر شەوێ ژەنی تا ساعبێ نەوسێنێ خەریک و حازرکردەی بێنێ جلو بەرگوێشا و زاڵا و نان و شاشکردەی و ئێژۆر شەوی و زاڵیش وەشتێنێتە ساوێ هۆرزەوە جارا هۆرسەن پیاڵێت چای یادەنالێ ماس جوارن و ئیسە هۆرزەوە چاشتی عالە و قابلەمە و سکینی ڕازیانە و نانەشانە ڕازیانەوە چی فرەفرەوەش بێ و خەڵکیش دڵش پاک بێ دڵش کردیەوە پێجەژنی بەڕاستی دڵ ئەوە کریایە مسلمانانەی پاک ئەنجا ئێتر پێ ڕۆکەرێنی مزگی و ژەنی و زاڵێش هەریانە نەبێنێ ئیتر ئەگەر بێت زاڵەکە دەفلسێ 50 فلسێ ئانە شەبیە بێ ئانە ئێتر بێمە پاشا و ڕۆزگار و وێش وەشێنە نەزانێت چێشکەرەوە لێ گێڵی پێلا وردەواڵەوەرەشەکەی نەقلۆچێ بسان و ئێتر خەڵکیش گەر لێنێ پێ مزگی نماکەری بێنێ مامۆسا نما و جەژنی شاپەیکەری زیاتر باس و پاکۆکردەی بین و وشە و دڵساویە چەنی یەکترینی و گوزەشکردەی جەیەکترینی ئەگەر غەڵەتێ بیە بۆ جە درێژایی ساڵەکێنە وەختێ مامۆسا هەکە خوتبەکەش دەمامنەی گر کەس دڵش گەرم بێ ئاقین و حەقد و بۆغزای کە دڵشەنە بێ گرزیەوە وەگر کەس دەستکەرێ مل و یەکتری ماشکەری و گەردەن ئازاییە تیر و تەمام جەیەکتری کەرێنێ ئێتر ئاڕوە هەتا نیمەڕۆ و تا واشمی عسرەکە جەلادەگانە جەژنەکەی بێ و زاڵی وەشی شابێ و زەر خەشکەرێنێ و خەڵک گر سەردای یەکتری کەری ئانە نەوێ واچۆ من گۆرنا ئەو واچ و گولانە گر کەزان وش بە وش وەشحاڵ زانێ کە بلو سەر و خەڵکی بۆ چونکە بە کار بە باسکردەکەیش پیا لەزەت بەرۆ ینی بەڵێ ئێتر ئە پێسا ڕەو جەژنێ تەمانی بەڵام پێسەی سێ نەبێت دۆ ڕۆیێرە ڕۆ هەر ڕێ بێت حتمما بەیمی وڵاتە و درێژە پرسیارەکە ئەمەمی بەس بە گۆرانیە بژنەوەمی پێی زیاتر ڕازناوی و مەجلیسەکەی کاک وهبی کاک یعقوب کاک ئەتاگەر بەرهەمێما پێشەش کردی و تاودێش جەژنە پیرۆزە وێ تا کردی وەڵێ بەرهەمەکەی نەسپاس ئێمەش بەنامەوەی ماوێ گەرمترین پیرۆزبایی جەژن و مبارەک و ڕەمەزانی جێ تەمام و مسلمانە جیهانی بەگشتی و مسلمانە کوردستانی بە تایبەتی و بە هۆرامانی سەرکەشی بە تایبەتی تەر داواکارن مێجەخوای پەروەردگاری ساڵێ و جەمانگی و جێ عیبادەتی ئینشاءڵڵا سەرمانە تێپەڕ نەکەر و تاوەکو قەڵەم و عەفوین سەر و تاوە تەمام و تاوانەکامارێ ئاما بۆ و جێ تەمام و گوناحەکامان ئینشاءڵڵا خوای پەروەردگار وەش بێ بوو
پنەماوەش بێکی مەجلیسەنە خزمەت وشمێنە ئێمێچ بە گۆرانی و جەژنە شادیان کە ئاوازی فۆلکلۆرە پێشکەش و جەماعەتیش کەرمی و پاکەسی چەکە تەماشەکەر و ئی بەرنامە و جەنابیتانە ئومێد کەرمی یاگۆ ڕەزامەندی دەستاوەش بە فەرماودی جەژنە شادیێنێ مبارەک بادەنێ جەژنە شادیێنێ مبارەک بادەنێ ڕووی ئازی ئێزان چون گۆڵان شادەنێ ڕووی ئازی ئێزان چون گۆڵان شادەنێ جێژنێ سوای جێژنینۆ ئارو جێژنێ سەبای جێژنینۆ گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و گردن ئاوزادی کۆتن دێسوۆت و جەژنەکی خێر بێ خێر ئاورێدنێ جەژنەکی خێر بێ خێر ئاورێدنێ ئانی سەوێ قاتی وێ یانی سەوێ قاتی وێ ئازادی کردنێ وەقتی دڵێ سافی وێ ئازادی کردنێ خواجێ و دیدم دوور نەگنیە ساتی و یاڕە بجێ و دیدم دوور نەگنیە ساتی و نەگوی بێ و ئاهم سوچ و وێڵاتی و نەگووا و من سوچ و وێڵاتی و قورآن و جێژنێنێ وەشی و شادیێنێ ئار و جێژنێنێ وەشی و شادیێنێ وادەی سێفا و سێرێ دڵ ئازادیێنێ وادەی سێفا و سێرێ دڵ ئازادیێنێ ئازادیل هەری وڵاوەتیوی پاتوژنێگنۆنێ هەر وڵاوەتیوی پاتوژنێگنۆنێ حراو ماوجێ من مەگیڵ وژپۆنێ حێرا ماوجێ من مەگیڵ وژپۆنێ کور ئەماوێ جێژنێ ئەماوێ وێشی جەژنی ڕێمێزان خەفەتی پژی کۆڵوە دەربازێژنریان خەفەتی پژی کۆڵوە دەربازێژنریان جەژنەن شادیێن مبارەک بادن جەژنەن شادیێن مبارەک بادن خۆڕووی ئازیێزان چون گوڵان شادن وەی ڕووی ئازیێزان چون گوڵان شادن دەستاوەش بێخوا مەمنون کاک شێخ مایکەکەتای چەنەوە نزیکە من حەز کرد و جەنابیشت پێسە ئاعرفەی کە لاو شمەوە بیان و چاگەجە دەگا و سەرگەتی هەم واشمێ یاگێ علم و معریفەتی و دەرزواتەوە بە مامۆسای یا ئاینی لاشمەوە بیان پسانێک کە مامۆسای گەورەتان لاوە بێنێ و دمایی خەڵکی نامدارش چەنە ورکەوتن و مناسبەتەکەیچمان مناسبەتەوە دیندارین و دەربڕێی وەشی و شادین و ئامانتێقە و دەبەرە و شمەیچە خەڵکەوە فرەش چەنارە نیشتە بیان تقریبان چەنی هاوسەنگیە ئاماندی بین و التیزامات بە عیبادەتی و ورێستە و نیشتێرەی چەنی بۆنە وەشیەکە پێسە جەژنە و پێسە بۆنەکە تەری هەم نیشتیمانی هەم ئاینی چەنی تاوان شا خەڵک هەردووی پێوە کۆ کەراوە ینی لاشمەوە بەنامێ خوای گەورەی بەنامێ وێمە و خەڵکو و دەگا و سەرگەتیەوە گردی و پیرۆزبای جەژن و ڕەمەزانی کەروجە بینەرەوە شەویستەکە و تەمام و هەورامانی ئیدی و ئەودیم بەڕاستی هەچە من فرە تەمەنم نییە بەس من حەز کرد باس وانەی کرد و کە مسلمانی هەورامانی زمانەوە زوو کە تاریخێکە منوانان و بعدشم چەنە نوویستن زیاد جە 1000 ساڵان ئیلتیزاماتی ئیسلامی شاهن
نەک دینێتر کە ئێستا مەستەن فرۆ کەسی ئیدعا غەڵەتی کەرۆ وەگەرەکشە تەبلیغاتەوە غەڵەتش پێ کەرۆ ڕۆ هەورامانی کوچە ناشرینە کەرۆ یعنی زیادجە هەزار ساڵان خەڵک و هەورامانی ئیتیزاماتە دینیژن ملی هەر دەگەوە هەورامانی زیاد جە مزگیەوەژن هەر باخێ ملی هەر زمینێ ملی تەوەنمێوە شننێ من باس و ڕەمەزان و سەرگەتی کە ئانە فکرم بێن ئەکسەر و خەڵک و سەرگەتی شەو قەدری نیشێرێ واشی بێنە بەخوا شەو لەیلی ما پێکێنە من ئیقسیما فکرم مام حەما بێخوا عەفەشکە فرە بە تەمەن بە تەمەنترین کەس و سەرگەتی بێ کە مزگیر نیشێنەرە و نزیکە و پارشەویاوێ خەڵک وێشە ڕۆح شاد بێنی شەواشی بەخوا شەو لەیلی ما گێرتێنێ شەوا قەدری ئەکسەر خەڵکی نیشێرێ پێی ڕۆژەژنێ خەڵک فرە ئامادەیە ڕۆحیش بێ بەڕاستی ینی خەڵک وە شێش شەنێ پسەی برادەرا باس کرد من ئیسە مەزانم چێش باس کردونە کابرا ساڵێەوە هەرمانە کەرێ پێینەی چێوێەوە برنجێ گۆشتێ جلێ کۆکەرەوە پێی ڕۆژەژنێکێش کە سابارۆ جەژنی ئێ گر کەس بێ پێی جەژنی ئانە کە نمایش نەکەی لێ پێی نماو جەژنی پێینەی مناسبە گەورەشە دەسەنە بەرنەشوم دماو ناو جەژی من فکرمە لالوفەرەژی بێخوا عەفەشکەرەوە خەڵک سەرگەتی هاوار کەرێ نان و جەژنی باردی بە هاوار گر کەس یانە وێشەنە چێشن یا بەسەر پێچێ شەو سەر و نانەشانێ و سەر و سینە مستاناوە چەوچێوە کۆناوارش پێ مزگی گردیژمای تێکەڵ وەرێنێ جا چێگە چێوە پێی خانمایچەواچ و سەلیقە و خانماش بەرگنێ ئیتر ژەنی فرە حەساسێ بێسەر و چاشکردەی ئەشیا چاشەکەشا فرەوە شەوێگا لێ مزگی یۆتەری واردێ دمای کەرش دەنگ و باسی ئیتر خانمەکەی فرەت تەکید کردێ سەوانی کە چاشەکەش ئای سامانە ئەگەر وەختیش گولەوی سامانەشم وەشە بوو ئیتر کە چاشی ئاینێ مزگی گر کە سەر و سیناوە ئیتر کۆ بێنێ یعنی هەر کەس شەر نەبێنە کە وێژ وەرۆ چەندی خەڵکی بە تێکەڵی نانوەرین دمایی پسە کاک عارفی فەرماوە کۆشەکە کەنیش دلی دیۆر قاولەما پێی خاڵمەکەی وانش پەنە چاشۆ مجەوەری جامە حەسکە چه فکر داوزووە با مەساهژا کتێبە نووسن سەوە چاشۆ مجەوەری هەرچەند کتێبە بێلایەنی نییە بەڵام تاوی استیفادەی تاریخی ژوە نەکەری چاشۆ مجەوەری ئینێ بێ ینی هەچی چاشی بگرت تێکەڵشکەنی دمای خەڵکی جوێرێش بعد شمەرەوەی کارێش پێ خەڵکی کە کەم دەستێنێ سەرگەتەنە فرەتەر ئی چاشەی کارێنی پێی فەقیەکە چووە فەقیمە فریما بێنێ مزگی ئەگەر زمسانی بێ دەگاوە بێنێ هەمنیش بێ واجمە بنەوە چناری لێ کەپرێ نەبێنێ چاشەکە ئەنێ پێی فەقیەکە و ئێتاچی مەحروم لێ بێنێ چاشۆمەزی چووە کە سوکارشان نەبێ چاشاشتی کەرە ئیتر خەڵک ڕۆحی فرە شادش بێ بەڕاستی جەژنێ زاڕوڵێ و ژەنی و پیا و گر کەس ئیتر گرنی یانە بەیانە من فکرمە مەستە خەڵکو دەگا و دەرەوە مەڕێوهانە و دنی بە جەماعی چەنی مامۆساکەی شاین مامۆستا مەلا حەسەنی هەورامان تەمەندرێژ بووی شەڵایستی ژەنمەنن گر و دەرەوە مەڕێ من فکرما ئێ جەژن ڕەمەزانی پەیانەوە ئێمە تەنها ئەڵ چاینەوەری ئیتر پەرسینێت مامۆستا تو چی چایمەوەری واشە ڕۆڵە من ڕۆچینە هەر شەشڵانمە ڕووی دووەمژ ڕووی دووەمژێنی چوە ڕۆی یەکە مەشغوڵی بێنی دەگاوێشانە و گەدن ئازایی بەس ڕووی دووەمە ئیتر دەگا بە دەگای چکەرێنی فرۆ دەگایە مەستەنەهانە و قوڵی و زەڵم و ئی دەگان نزیکا گرد مامۆستەکەش ئەگەنی وەڵی خەڵکی دەگا و دەگای گێنڵێنشە پێی دەگایەتەری کە ناوەشیە خوانە خواست ناکۆکیە بین و خەڵکانە بوو ئینێ ڕەفع بوو حەسکە وانێشەوە و خەڵک و هەورامانی بە تایبەتی منتەخە و واجمە سەرگەتە کە من زیاتر چابیە نافکرمە ساڵە هەفتا و ششی و حەوتی و هەشتیش تا بار کریایمێ پێشمەرگی فرژێنێنێ بەڕاستی یعنی ئا پێشمەرگاچە مەحرومی نەکردێنێ فرۆ جارێ بە دزیج بێ بە دزی نان شاپێ بەرێنێ هانێ هەنچێن و خاڕاحیویش ماچە جا جوجە کتێبەکانە کە باس کردیان ماشین مەفرەزیە چابێنمێ مەلا ئەحمە و کە خاڕاحیمی چاچی پاری من ڕۆژەژنێ ئیتر بەڕاستی فرە گەشتیامێ زانامە کە خەڵک و هەورامی وێشا تەنها جەژنە مەکەرە ئاگاش ئەجە ئێمە هەن بەس بەداخەوە کارامی ئی نەتیجە کە ئیستا حکومەتی کوردی ما هەن ئانە کە نەپەرسانشاوە هەورامانە ئیسە جەژنە ماچەری مەکەرە ئیسە نە جەژنە ماچەنی کەرە نە هاوکاری ماکەرە سەرگەتە وەختی وێش 150 یانێ بێنە من سەرژمێریم کەنە پێی دەگا هەورامان و ئیدی 25 دەگەێنێ دانیشتوان و دەگەیکێشە خەڵکەکەشە ئاژەڵشە وڵاخشە ئیسە ئەگەر دما و
25 ساڵە حکوومەتی کوردی مقارنەش کەرمێ بەراوردش کەرمێ بین و ئاوەختینە کە ڕژێ بێت باشم دژمن و ئێمە بێ و ئیسەر حکوومەتی کوردین سڵانە دوێ خەڵکو سەر هەورامانی منە و یاگی بێشەنێ بەڵێ وەشەکەی جژنەمەنە یۆشا کەساکە فرە وەشی کەری حاجی حەمەخانی بێ خۆ ئافۆشکەرۆ سەرگەتە نوێش ئاینشاوێک کە من فکرما داینەمیتیش بێنێ ڕۆژەژنێنە بەرێشە یاگە هاڵیگای خاک خۆڵێ فرک و کەرێەوە تەقنیشاوە دەستاوەش بۆ کاک شێخ سیما خان بۆ مایکەکەی بەرەپەی ئاخانما بە یەک دووە پرسیارێمان جواب بڵاوە بە دومایش کچێ نقلی ماپەی بەخشنۆ نەزیرە خان ئەگەر پێیما باس کەری ئەگەرینە وەرێستە و نیشتێرەی پێکاویە بۆ جەژنەنێ مەسەلەن بەیانی زوو لێ بە مزگی نماشاکردێ بۆ شمە چێشتاکردن پێیانەی جەژنێ وەشە ئامادە کردێ پێی خەڵکی پێی پیای پێی زارۆڵەی پێیوێتە پێی کناچڵا ینی هەرجە عرفەوە واشمی خەم و چێشی نەبیێندێ شەوە و جەژنێنە مەسەلەن چێشتا ئامادەکردن بەرە بەیان و جەژنێ چەنی وەرێستێندێ چێشتاکردن کوچێما پێی گەڵندێوە سپاس ئێمە زاڵی بێنمێ ئا زەمانێ مامۆستێما بێنی و تاتەما زەمانە خەم ژواردن پەیانێ بزان و چەنی بەڵێ چێوێ حازر کەرۆ پێی جەژنی مەسەلەن چێش حازرکەرێن دێ وێرەگا و عرفەی مەسەلە بێن و چێگە پارە برنج بیە بوو کۆشاکردن و نەنیان شاسەر هەر ڕێ بەچی بێ بەردەن شاسەر تا ڕۆجەژنی بێ ڕۆجەژنی وەروانەی زاڵەکیشا ئێڵنەوەی و دەم مەسەلەن پێی جلوبەرگ و وێ تا پێی جلوبەرگ و زارۆڵەی چ خەمێ وەرێندێ جلوبەرگ و وێ ماڵاتاتە خەم وەرێ ئێمە شارە نە ئارێندێ لادەگانە دەستگنێ وڵاتر دوکانداری ما بینی بەڵێ دوکانداری ما بینی چێگە جلوبەرگ بە شوعانەی ئارێنی ئیتر ئەو تاتەکە لێ خەم وەرێ جلوبەرگ سانی پەی زاوڵەکەش نزیکۆ دوێری مانگا جا پێش کەیەوە دەستکەرێن دێ چاشنیای سەری مەسەلەن هەر شەوەی دەست پەنەکەرێ دێ بەیانی زێنی بەیانی زووی دما و مەلا بانگدای پێوێنی پێی مزگی نماکردەی جەماعەت و بەیانی ئەڵا کێش گورێ زێنی دەستکەرێنی چاشتکردەی و بەڵێ فاقێ و زێنی تا پیاکی ئێنێەوە مزگی وە دما و جەماعەتی و نان وەرێنێ و گەرەک تابیە بۆ مەسەلەن واردەکیان دێ پێی مزگی کە پێسە باس چاکرد چەنی کەرێن دێ چش نەکیانێن دێ ئێنێوە تاتەکی ئێنێوە یانێ واچێنێ بە ئەڵایەکامە واچێنێ چێوە حازر کردی بابەرمی پێ مزگی و نان وەرێنی وەقڵەوە بێش نان وەرێنی یانە و چێبەرێنی پێ مزگی و فەقیەما بێنی و ئیتر فەقیەکی هەر ڕۆژانە گێڵێنی یانە کارێ ڕەمەزان بێ ڕەمەزان نەبیە هەریە بە گوێرە وێژ هەریۆ چی وێژ بێ یۆ ساوەرش بێ یۆ شەلەمینەش بێ یۆ کچێ برنج کۆکەرەوە یەکاوە سیاوێکەری گردی تێکەڵ کەرێنی فەقیەکی بەرێنی مزگینە ڕۆچێشپەنە کەرێنیەوە و ڕەمەزانی جنەبیە هەر بەرێنێژ ئینە ئەپی بان و مزگی ماوێ حجرە وەختو بێ وەختوێ سڵام و خوای شاوەنە بۆ مامۆساگیان مامۆسا شێخ سدێق مرتبەش عالی بۆ چێگە بێن ئا زەمانەیە مە فکرمانمێ خواش چەند ڕازی بۆ خەڵکێ فرەما چەند ڕازی بێن و فکرمانمێت تا چەندیانە و تاتە من فرە تێکەڵێ و نزیکێ بێنێ و دەستاوەڵی لوان مامۆستامەلا عەزیز بیان ئێرانی چێگە بیان ئیتر ئا مامۆستاما بیان و پێی ئا زەمانەیە من فکرما و ئیتر پێی چاولای مامۆستایە تەری فکرم نییە و سەبری خانەگە تۆ کچێ ماپەی باسکەری مەسەلەن جەژنە چەنی دیێنە جەژنەوە و سای وەشە بێهنەویستەی وەشەنە مەسەلەن کچێ باس و جەژنێ ماپەی کەرانە کە تۆ دیە بۆت بەس کچێ دەنگە بەرزکەرەوە سپاس دەستۆشی تاوانەکەر و خەرامای تاوانەکەر و ئینشاڵڵا پیرۆزبایی جەژنێ ئەو گرد و مسڵمانە و جیهانی کرد مەش حاڵە بیاپی مەجلیسە گەرمەیە و خەرامای تاکەر و پێ دەگای کێ ماو بڵێ مەسەلەن پێی ئامادەکاری جەژنێ پێسە جلوبەرگی پێسە واردەی چ خەمێ وەرێندێ ئەو سا مەسەلە من دوو فرە یادم نییە دەڵم جەژن چێوەچانە کردیا بۆ زاڵی یان فکرم نییە فرێ ئانە کەویرە بیا بۆ زەڵم نە جەژنا کردێنە وەڵێ مەسەلەن بەزاڵی کردێنم بڵێ چێش ویرت مێ مەسەلەن جەژنەوەیگەی چەنینە تزاڵی بن مێجلی جەژنی ما پێکەرێنی وەرەگە حاضرشکەین بەعین زوورێ زەی مەکەین نشنەوە بەڵێ بەڵێ بەسە چاشتی دێنێ بەیانە هامسایە و ئەپاسە ئەنایتر یادەوەریە چارە منیان من دەربارەوە جەژنەوە زەڵمینێ ئیسە چێش مەسەلەن ئیسە پێسەنە جەژنەوە ئەو ساییان چێوێت جیاوازی شەنەویندێ وڵا ئیسە ئاتام و لەسەت و جانیشە نیانەوە وەڵا وەروانی کەینای دێ شارەنە یان
چێش تا مژنی بسە جارانی زوو چێ و بەش بێ و چێ و لەزە تەژبی سە نەمەە ناچێەوە هاتا لەزە تو جارانی نەمەە نەوەڵە دەستاوەش بۆ نەزیرە خان سەبری خان شڵا هەمیشە وەشی نەبی دێ کاگ محەممەد سابر مەیملا شمە من گەرێکمە تۆ چ ئیزافێوەت هەن پێیانەی کە خەڵکو و هەورامانی بۆنەکەش چەنی بەڕێکردێنی هیچ تایبەتمەندیەش چەنەوینی مەسەلەن ئینە گێڵەوە پەیکەی خەڵکو هەورامانی دایمە ئیلتیزامەشە بیەن ڕۆحیەن مەسەلەن پەی دینەکەیش پێی نیشتیمانەکەیش وەڵێ گچینە بە نامی خوای گەورەی جەژن بارێکی بێم ئاراستە و گەرم مسلمانەوە کەر و جا هەورامانە جە کوردستانە مەجلیسەوە شەویسە تەمام و مسلمانە داواکانە جەخوای گەورەی باڵاتسی شەڵا عیبادەت و گرد و مسلمانە قبول کەرە و ئاشتی و ئارامی و وەشی و فەریحی کێشەوە بارکێشبن و ما وڵات و نیشتیمان و دەڤەرەکەی مارە جا حقیقەتە ئێمە ئەگەرسە باس و هەورامانی کەرمێ هەورامان لێوان لێواجە جوانی یعنی هەورامان لێوان لێواجە جوانی لێوان لێواجە کەلتور و فەرهەنگ و ئەدەبی شیرین و پاکی هەورامان جە سەرەتا و دروستبیەوە جە سەرەتا و ئەگەمانی من قەنەعەتم پانەیە هەن پاو ئاکتێبی کە من والێنێم و ئاسە چاوی کە من والێنێم و جە سەرەتا و بڵاوبیەوە مرۆڤایەتی و ئینسانیەتی سەر و زەمینی لە کەپ دروست بیان هەورامان یو بیان چا بێشکە و لانکە گەورەیە کە مرۆڤایەتیش یاونان پەنێک وە پە پاکترین شێوەی خەڵک ژیوان وە یو بیان چا قەومونەتەواجە هەورامانە کە بە ئەلحەق بەڕاستی کە خواشە بە حەق شناسان و قەومونەتەوەیەوە بینێ هەورامانە کە جەسەرەتا وەڵی ئیسلامیچ کە خواشە بە حەق شناسان و خواپەرستی شاکردن و سوژدەشا بێژگە پێخوای پێ کەسی تەری نەبەردن ئیتر خواشە بە نامێ بە هەر نامێەوە خوش مەسەر نامێتەرەش بێ بۆ یەزدان بیان چێش بیان ئاهورامەزدا بێن هەچی مهمانە مەبەستشا خوای تاقانە بیان خواشە بە حەق شناسان هەورامانە خواپەرستی پاکریان عیبادەتی پاکریان دلیل و بەڵگەیچین پێی باسیمە ئانەنە گرد و هەورامانی گەڵە بتێەوە مەویزیوە پەیکەرەوە مەویزیوە کە پیرۆستترین یاگی سەرزەمین و خوینە یەڕەسە و شەز بتێبێنێت لێ ئاگد و ئەعجاز و معجیزە و پاک و تەمیزینە دلێ هەورامانی منە یەک بدنەبێ ئینە سەربەرزین پێگت تاکێ هەورامی کە هەورامانجە سەرەتا ژیانیۆ تایسە خوش بە حەق چە نەشناسیان ئینە یۆجێ دما ئانێ هەورامان بەگشتی کۆمەڵێک کەلتوری و فەرهەنگی کۆمەڵێک چێوی جوانێمە بێنێ بەڕاستی ئەگەر واچوو هەر وێشا جەژنێەوە بێنە مەسەلەن یۆ چاچێەوە وەشاجە هەورامان نەبێنە من حەز کرد و ئیزافەشا دەوپەنە مەسن کە هەریوشا جەژنێەوەشە بێنە ئەگە هەر زەماونێەوە گلانی هەر بنەماڵە فەقیرەوە ئی دەگا و زەڵمیە فەقیتین بنەماڵە ئی دەگا و زەڵمی یام ئەحماوای ئەگەر زەماونێشکردە یێرە ڕوێ زەماون نەگەڵنێ گرد و تەمام و دەگایەکە و کەرێەوە چێگەنە زەماون نەبێ و حەفلە بێ و ئاهەنگ بێ یینە هەروێ چا زەماون ئەگە هەر زەماونێ هەر دەگەوە نەکیریە سەد نەوجەشنێەوە خەڵکی سوادە و کەلکی شەنەوری گێری وەشی شەنەوینێ اینە یۆ بێجە کەلتورە هەرە جوانەکە هەورامانی یۆتەجە کەلتورە جوانەکە هەورامانی گەل لە درەو بیەن فرۆ جاری درەوە کەوتینە مانگ و ڕەمەزانی ڕۆچی چاگرتێنە و درەوەکی چاکردێنە پاشە و شاکردن دوێنی هەتاوە چاشتنگا گەل لە درەو شاکردن گەلمێ درەوە کردێنە گەل لە هێزم بیان کەوتن و هێزمی ینی تەفرە و هێزمە هەرمانێکیشانات پاڵ و ئانێنە کارمانێکیش دمان نەگنا خەڵک پێویستش بە گەنم و دانەوێڵەی و پێویستش بە هێزما بیان پێویست بە چیشی بیان بەگەل هەرمانە شاپێکردن گەلێک چی و شاکردن ینی گر پێوەرە هەرەوەزی شابیان ئینی گر چێوی جوانی هەورامانینی ینی بەڕاستی ئینی نەریتی جوانی هەورامانینی ئینە جەبا و باپیراشاوە یوتە چانێ ڕیشەرمەگەری هەورامان نفرە باوش بێن ئەگەر ڕیشەرمێ لێ مەجلیسە تەمام خەڵک و مەجلیسەکەی ورێزیەوە پایەوە تا ڕیشەرمەکە نەنیشێ خەڵکەکە نەنیشێرە ینی ئینە گر چێوی جوانی هەورامانینی ماوەسە عەباس ئێمە بەڕاستی ئێمە چێوی فرێمان جەدەستێنی هەورامانە ئێمە نەکەن نەریت و جەژنی نەکەن نەریت و جەژن بارێکی نەکەن نەریت و ئوسلوب و جەژنەکە دلێ جەژنەکە چێ فرێمان جەدەستێنی فرەفری ینی هەورامان بەڕاستی من فرە بەزێمەوە بەعزێ وەزعارە جای چەنان مەسەلەن مەجلیسێ چینێنە نیشیرە کۆمەڵە چی برایە عەزیزا کە باسی گەڵناوە خواستی گەڵناوە مەسەلەن ئاڵ چەنیش بیان ئەو چەنی بیان ئیل چەنی بیان ئێمەشو دامە هەر چەنی ئی مەجلیس و ئی باسا ئی وەزعا بژنەوە بێ ئینە یاگی ئەسەفین یاگی خەمێ گەورەین ئێمە حەقانی کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیر خەڵکی نخبەخ کۆمەڵی خەڵکی عالور بێزەوە ئێمە پێویستیما بە مۆزەیەوەن پێویستیما بە کۆکردەوە ئی چێوانە کە عەرزشکەرمی کە نمایشکەرمی
کە یاگەوەت بوو کە تۆ چێوە جوانە هەورامانی ئی کەلتور و هەورامانی ئی فەرەنگ و هەورامانیە بەردەوام عرض کردی و بەردەوام نمایش کردی و هەورامان جە دەستڕەنگینیەکەش بامرد و کە جە تەمام و شێوەی هەورامان چێوەش ناچەن ئیگە دەستڕنگینی ما گر فوتیە یعنی من تەحەدا کەروسە بەگەن جێواچە جۆڵا هەرمانە شێشەنە مەزانم ینی مەزان و جۆڵا هەرمانە شێشەنێ دی حیفنیانی ئێمە ئیگە کەلتورە جوانە جۆڵا ئینەگەر جۆڵای کردین ئی چێوە جوانی وردوسی ئێمەنەگە جۆڵای کردێنی یعنی کۆمەڵە نامێمە هەنێ هەرگمێ بێنی کۆمەڵە وشێمە هەنێ هەرگمێ بێنی کۆمەڵە چێوی جوانێمانی هەر نەمەنێنی ینی پۆکای من ینی من حەس کرد و داوا کرد و ینی کەسی کە خەموەری هەورامانینی کە دڵسۆزی هەورامانی کە ئیمکانیت شاهن باهور بێزمێ مەسەن پێ کۆکردەوە مۆزەوە مۆزەخانەوە دروست کردمێ کە ئی مۆزە تەمام و فەرهەنگ و کەلتور و نەریت و داب و عادات و هەورامانی شەنە بوو من لوان هەستنە یە خانەی کورد چاگەل وە تەماشەش کرد ینی ملی ئاگەمزیەی راوە دنیاوە تەرەوینی وەزع تەرەوینی ینی ئای چ خەمێش ئاواردن ئێمە چون لامێت مای دماوە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لێرەدا پێمان باشە کە بەرنامەی دیوەخانی جەژنی هەورامان بەشی یەکەمی کۆتایی پێبهێنین تاوەکو لە ئەڵلقەی دووهەمی ئەم بەرنامەیە و شەوی داهاتوو پێتانەگەینەوە هەموو ڕۆژێکتان هەر لە شادی و جەژن و خۆشییا بێت.